کاک شێرزاد دووبارە سڵاو و دووبارەش سپاس بۆ ئەوەی کە ماندوومان کردن. بینەرانی عەزیز وەجارێکی تر و بۆ بەشی سێهەمی ئەم وتوێژە دەگرت کاک شێرزاد لە دەستگای جەمال عیرفان دووبارە وتوێژە ڕێکۆرد دەکەین و دێنەوە خزمەتتان. دەوێت ئەمەوێت دەست پێ بکەم کاک شێرزاد کە باسان لە ڕەشبینی کرد، باسان لە ڕەشبینیکی زۆر کرد و ناومێدیەک. بەڵام من ئەگەر جورئەت بکەم لە ڕێگەی یەک دوو واقعی دەوروبەرمان کە پێشتر باسمان کەوتمان لەم بەشە بینە سەری ئەو شۆڕشەی ژن ژیان ئازادی کە پێم وایە ئیشارەکردن بە ژن ژیان و ئازادی جۆرێک معنابەخشە، چون حتمەن مردنێک هەیە، حتمەن مردێڵەییەک هەیە لە ژیانە کە ئەوە دەبێ بە دروشمی هەزاران کچ و کوڕی و بێزار لە وەزعی مەوجود. ئایا ئەو شۆڕشە تۆزێک ئەو ناومێدیە ناگۆڕێت؟ چییە هۆکاری ئەو ڕەشبینیە؟ چی ئەو مردەڵەییە زاڵ دەکا بەسەر ژیان؟ بۆی تا ئێستاش لە ناو ڕۆح و دڵ و مێشتی هەموو کەسێک کە بڕوای بە یەکسانی هەبێ دژی ڕەگەز و توخۆمگەرایی بێ، نێری تۆ نێری یا مێ یا چ مەزهەبێکی لە چ خوایەکی چ کتێبێکەوە، ئەم هەموو شتانە کەسانێک پێ دەڵێن. لەبەرەوەی ئێستا ئەمە ماوەتەوە وەکو پشکۆیەکی ژێر خۆڵەمێش لە بڕوا ناکەم هیچ کەسێک ئینسان دۆست بێ و خەمی ژنی بێ، خەمی مناڵی بێ، خەمی ئینسان بێ، خەمی سیاسەتەکی ڕەسەن و پاکیە بێ، ئاینێک کە لێبوردەجی و عشقی تێدا بێ، سەروەستی خۆشەویستی تیا بێ. بەڕای من ئەگەر ئەو شتانە لە ئێستادا خەوتون، بەڵام لە ڕۆح و لە مێشک و لە ئەندێشەی هەریەک لە ئێمە، من بەڕاستی بیرم ناچێت دوای یەک هەفتە من ئەوە نووسی بابەتێک خاص لەسەر ئەو و لە لێرە و لەوێش بڵاو بۆ ئەوم بە جان ئەو فەرەنسیەکە شۆڕش جاندار من ڕێک بە جاندارک، یعنی ئەو دەویست هەموو ئەو پیاوە لاچن چ بە مەرگ بێ خەدەی ئەو دەیکوژی چیرۆکی مارا و سات من کردومەتە کوردی. ئەو جاندارشی کورد بوو، دەتوانی بڵێ کەسانی کەش وەکو ئەو کە لە دنیای شۆڕش لە شەرق و لە غەرب ژینا مەبەستانە ژینا بۆ نمونە ژینایەک لەوانەیە ئەوەیت. بەڕای من ئەوەی کە زۆر بۆم گرنگە ئێمە شتێک نایێت دوای ئەو شتێک خراپ بێ پێدەڵێن گۆڤەند، شتێکیش خۆش بێ پێدەڵێن گۆڤەند، خۆی گۆڤەندێک ئاهەنگێک. ئەو ئاهەنگە نە لە بەنووسین، نە بە قسە، نە بە چۆن ئەڵێ پەیام زۆر ئیشی لەسەر نەکرا زۆرتر. خۆ دەزانی هەتا ژنەکان هەندێک جلی ئەویان لەبەرکردی پێشمەرگەی ڕۆژئاوا لێرە مەزهەب زەدەکان گوتیان ئەمە چی؟ باش ئەمە چی یعنی چۆن بۆچی تۆ ساڵەتی بە هەموو شتێک؟ یا مەسەلەن ئەو لەبەروێ ژنێکە تاڵە قژێکی دەرکەوتووە بگریمە. بۆیە بەڕای من ئەوەی کەدای من شتێک دەقەم لە دوای ڕاپەڕین هەموو عالم هەستێک کرد بەرەو باشە چێ. من تەلەڤیزیۆنی حیزبی شووعی ئەگەر لە ئەرشیڤایی بێت وتم ئێستا کارە ساتی کورد دەست پێ دەکات لە باشوور، نەمگوت باکوور، باسی باشوورەکەم لێرە دەژین. بەڵام کارەکە چی بووای دەکرد ئەو کاتەوە بیرکەنم؟ لەبەرەوەی من ئەمزانی شتێک نییە ناوی سیاسی بێ، شتێک نییە ناوی شۆڕش بێ و خەڵک بە خەڵکێک کە مناڵەکانی بوون بە قوربانی کوڕ و کچەکان ئێستا مەعاشەکی قوتی لایەموت وەردەگرن، جاریەوە بە حەوت خۆشک دەبێ کە شەهیدە براکەیان یەکەوت تیکەیەک وەرگێ. لەبەرەوەی من هیچ ئومێدێکم بەوە نەبوو. دوای جگەل لەوێش شاخ زۆر شتی بە ئێمە دەگەیان بە دزیەوە کە خەڵک هەموو ژیانێکی شەهانە و خۆهانەی هەبوو، بەڵام ئەو دەبووە هەر لە هەندێک لەو ڕۆمان و چیرۆکانە تا بەختیار عەلی لە چاپتەرێکی دوور و درێژ باسیەکە کە حەقیقەتە ئەوەی کە ئەو باسی کردووە. لەبەرەوەی بۆ منەوە گرنگە ئەو جنبشە، ئەو دڵگەرمیە، ئەو هەڵچوونی خوێنە
یا عقلی لە پشتەوە بوو ئەکیت بەڵام عقلێکی سۆزدارانە یعنی دائما لە هەموو شوێنێک ئەوانەی کە داگیرکەری ئەم جۆرە ئیشانە سێ توێژە یەکیان مەزهەب زەدەیە یەکیان سیاسیە خۆی بە هیچ کەسێک ناگۆڕێتەوە لەوەی کە معجزەکی پێیە ئەوەی کە لە مەسەلەن خومینی چەند جەژنی چەند موژدەی داینێ بەڵام یەکەم جار پەلاماری ئەو خەڵکانە دەدا کە هێشتا پێشمەرگە نین بەڵکو چاوەڕێن بزانن خومینی چیەکە کامەنایی لە شێر سایسە لە دەبێن ڕئیس هەموو ڕۆژێک کوڕی دەبێت یەکەم جار پەلاماری ژنانیدا یەکەم مزاهرە ژنان بوون کەوتیان نامانوێ حیجاب کرێتە سەرمان لە ئێران ئەو بێگومان هەموو شۆڕشێک وستا درۆیەکی گەورەی تێدایە شۆڕشی فرەنسی ئوستاس ئەگەر دەیخوێنیتەوە کارەساتێکی گەورەیە چیرۆکی ماراسات علاقەی بە شۆڕشی فرەنسیەوەیە یعنی براکان دیسانەوە دەکەونە خۆکوژی و یەکتری کوشتن یعنی خۆکوژیە تۆ من تۆگە بە شەڕ بینی هیچ شتێکی گەورە نە بە قەوما بێ کەواتە هەردووکمان خۆکوژی لەبەرەوەی بۆ من گرنگە و لە هەمووی خراپتر من دەمەوێت بڵێم ئەم سێ بەرپرسە ئەوانەی خۆ بە خوا دەناسن و دەڵێن ئێمە عەبدی خواین و ئایەت و حەدیث و دنیایەکشت بۆ دێنن بەڵام کێشەکە ئەوەیە لە ئاستی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات تا ئێستا ئاین ئوستاد بەدەستی پیاوەیە بەدەست پەتریارکەوەیە بەدەست نێرینەوەیە و لە بەرژەوەندی نێرە بە زبانی نێرە بە حەزی نێرە من لە 1998 ئەو قسەیم کرد بەڵام هەزاران هەر ئاینیش نییە سیاسەتیش بازرگانیش سیاست هەر زۆر قەباحەتە چونکە ئەو بە ناوی خواوەدەیە وا جۆی لێ دەگری بەزەو بە ناوی مۆدەرنیتە و تازەگەری و چەپگەرایی و ناسیۆنالیست و شتێنی ناوی ناسیۆنالیست بێن لە ڕۆژهەڵات بەڕەهایی من لای ئێوە زارێک تەکفیرشدام لەسەرەوەی گوایە من گوتومە شتێکم وت لە کۆڕێکان لەسەر ناسیۆنالیست گوتومە ناسیۆنالیست ئەو کەسانەیە کە ملیارە ئەچنەوە خەڵکی هەژار نییە دا ئەوە لێک ئەو قوچی کرد هەر خەڵکی گەنج لە کوردستان من هەر شێ دەمگەێت تۆ چۆن دژمنی ئەم خەڵک تۆ شێرزاتەوە نادەپایە وا بڵێ وتم من دەڵێم ئەمانەی کە ئێستا سەردار و ئاغای ئێمن ئەمانە ئەو لە کەڵکیان لەو ناسیۆنالیزمە کە بن ملیارە هاتچنەوە ڕۆژێ بەس من ئەو هەژارانە دوورن لەو جیرفانە دوورن لەو قاسەیە دوورن لەو لەزەتە دوورن لەو سەفەرە دوورن لەو قوتابخانە هیچیان لە ئێمە ناچێت بەڵام تا ئێستاش نەبڕاوەتەوە ئەو جنێ و بەڵام من جۆم هەیە باش دەزانم بەڵام من غەمناک نیم بۆ ئەوان چونکە ئەوان نازانن چیم گوت ڕەحاییەکی شەیە هەم دینیەکانەوانەی کامانەوێت ئەیانوێت عەبدایەتیمان فێرکەن هەم نەتەوەییەکان کە ئەیانەوێت هەموو شتێکمان لێ بکەن بە نیشتمان و نیشتمان پەرستی کە دوجاریش هەر خۆیان واکەن لە نیشتمان ڕاکەین هەرخۆیان واکەن لەو نیشتمانە جێگەی ژیانێکی تیا نەبێتەوە لێ ڕابکەین بەڵام ڕەحاییەکیشی هەیە هەر کەسێک وەکو ئەوان نەبێت کوفری کردووە ئوستاز لە ڕەوەکە دوایەوەی سەدام حوسێن دێ تەفتو نامەمکە بەر لە هەر کەسێک ئەوانەی عایلەی مالیکە ئەوانەی سەرداری ئێمن ئاغای من خوان و مناڵەکان زووتر گەیشتنە ئێران بەڵام ئێمە هەولێری دەڵێ قوونم دڕا هەتا هەولێری واڵێ یعنی درۆیەکی گەورە بۆیە ئەوانەی مەزهەبگەرە بە ناوی ئاسمانەوە قساکەن کارەساتی گەورەیە لە بن دەستی ئەوانە و هەروە سیاسیەکان خراپتر کارەسات بارتر کێویتر تینوتر برسیتر تەماتر زۆرتر و سێم شت کامەیانە بزنس بەدەست شێوەیە هەموو ماچینەی پارەپەیاکردن و سامان و دارایی بەدەست ئوستاز پیاوەیە ئەگەر لە گوگل بگەڕێی هەر کەسێک جۆی لەم نێستا بگەڕێ بزانە چەند بلیاردێر هەیە ژن ملیۆنێ بەڵام لە 1970 من ئەوەندە گەڕاوم بە دیارەوانەوە لە 1970 ئوستاز سەرمایی دنیا
هەندێک جار لە هەندێک شوێن لە 1999 بەدەست پیاوەیە دەست ئاستی دەوڵەتی باسەکەم ئەی باشە لە کوردستانێک کە ئێمە برسی هەموو شتێک من ئەگەر دەی دەبێ بەسەرۆکم بۆ مەرجە دەی کە بڵێ زۆر برسی بۆم شۆڕش هیلاچی کردم و مەسەنە 3-4 ژندێنی بە ناوی مەسە شۆڕشیش پیاوانە بووە شۆڕشیشی پیاوانە بۆ زۆر هەموو کایەکانی ژیان پیاوانە بوو دەرکردنی ژن لە مێژوو بێگومان ئوستاز کێشەکە ئەوەیە من کتێبێک بە ناوی مانیفێستیدا تاو یەکەم تاوە مە دوێنێ ئاخی و شەندوسی یعنی گەڕام بینیم لە بەردینی یەکەمەوە ئەمە باسی ئەوە ناکەین کۆمنیتۆ بۆچی زۆر میمە لای چەپگەراکان لەوەرەی گوتیان ئێمە مەملەکەتێک دروست دەکەین لەسەر ئەرز باشتی بێ پرۆلیتاریا سەرەکەوێ وە کرێکاران یەکگرن درشمەکان یعنی درشمەکان زۆر زۆرنی چەپگەران بەڵام لە هەمان کات دیکتاتۆرێکی وەکو ستالین 30 ساڵ قەسابخانەیەک دروستەکە ئەیشارێتەوە ژنەکەی خۆی لە جێبەکە سوار بووە 20 ساڵ بەڵامە و ژنە زیندانی بووە لە ماڵێ ئەوە چێوە دەڵێ کچەکەی ستالین باسیەکە بۆیە بۆ من ئەوە گرنگە ئەوانەی کە وەکو گوتم دیسانەوە لە چێلگەی ئاینە دەخۆن و بانگەشەی ئەوە دەکەن بەهەشتێک هەیە چاوەڕێمانە جەهەنەمێکیش هەیە بۆ کەسانی وەکو من ئەمان ئەو دوو شتیان هەیە بەڵام پرسیاری من ئەوەیە لە 1200 کیلۆمەتر بیکە بە 500 کیلۆمەتر یعنی لە بینی کەعبە ئەوە باشە دەبێ خوددا چاوە یعنی بەس لەو لەوێ هەبووە کە دەڵێن ئەرزی ئیمانداران بەڵامی دزانی ئەم هەر نمونەی شیعە و سونە چی بە یەکتری ناکە هەرچی لەناو ئاینە بەبێ شەڕ و جێچەڵ و تەماعی گەورە نەبوو بزنزیش ئیپیاوە کە بزنز لەدەستۆ بوو دەتوانی هەموو دنیا بکڕی ئەتوانی چێت بوێ کۆی لەیکێ چکە نانی لەسەر تۆیە وە ژیانی لەسەر تۆیە کەواتە ئەو دوو چێلگەیە لەبەرەوە من باسی ئەوەت بۆ دەکەم مادام ژن دەرکراوە لە مێژوو بە شەریەت ناتوانێت 1 سعاتی سرحەت کرد بە ڕەهایی ئەو قسەیە چونکە ژن کائینێکە بوونەوەرێکە لە کۆندا هەموو خوداوەندەکان ژن بۆ کلیلی هەموو پەرزگاکان بەدەست ژنەوە بوو بۆ ژن تەسەوەرەکەی لە بەردینی یەکەم بۆ بەردیلی دووەم بە ناوی سوڕی مانگانەوە ژن دەرەکرێن لە ئیش تێک لەوانە ڕاو ژن ڕاو چی بووە لەگەڵ پیا کۆمەچی کردووە توانێتی مناڵەکەش وەکو شیرە خۆرە سەر لە ڕۆژاوە ژنێک لە پارلەمان شیری بە مناڵەکەیدا زۆر دەنگی دایەوە بە خراپە لە خراپە ئەمە چه عەقلێکە چۆن ئەتوانین لەو وڵاتە عەقڵەکی وا هەبێ بتوانی چەندی واشەیە هەزارانی وا هەیە ئۆستاس بۆیە دەرکردنی ژن لە مێژن و نەهاتنەوەی و چاوەڕێ دەکا چەند بیرمەندی هەیە لە ناو ژنان تا ئێستاش ئەدەبیات وا دەزانن بەدەست پیاوەیە ئێمە لە ناو ئەدەبیش ناکەین ئێستا جۆرج ساند ژنەکە بە ناوی پیاوە جۆرج نەوێراوە بڵێ هەنکەی 200 ساڵ لەمە بن فەلسەفەی شر پیاوانەیە لە هەموو ڕۆژاوە ڕۆژەڵات ئافرەت بە من ئەڵێ چۆن بنووسم ئەڵێم هەر ژیانی خۆت بنووسەوە بۆ خۆی داستانێک بۆچی دەبێت قەڵەم ئی پیاو بێت بەعکسەوە ئەم مەملەکەتە ئەم دنیاە ئەم گەردوونە هەمووی بەدەست پیاوەیە بە شێوە وەحشەتگەر لە قازانجی خودی پیاویش نەبوو ینی ئەو جیهانە پیاو سالارە سەرمایە سالارە وێژنێکی داڕماوی لە خودی پیاو دروست کردووە کە من ئەمەوێ ئەوەتان لێپرسم کە ئەو پیاوە داڕماوە چەند سەرکەوتوو بووە ئەوە چی کردووە لە خێزان بێگومان وێرانە ماڵە درۆیەکی گەورەیە بڵێەوە لە کۆشک و تەلارەکان لە دوورەوە هیچ عیبیان نییە زۆر ڕازاون بەڵام تۆ ناتوانانی ئەو جەهەنەمەی ناوی بزەنی من بە حکمی ئەوەی مامۆستا بووم و لەگەڵ تیم زۆربەی ئافرەت بووم کچ تا ئێستاش داد و بێدادیانە و زۆر قسەکەن لەسەر ئەو ژیانە جەهەنەمیەی کە تێیدا دەژی یعنی من ئێستا دەبێت دەرگادا خەم چووک ئێمە چۆن مەملەکەتە ئۆستاس بەدەمای چه ئاشتیوانێکی لە بینی ژن و پیا و ئەسڵان مەحاڵە ئۆستاس بەڵێ کاک سەزاد ئەو هەوڵەی کە لە ڕۆژەڵات لەو شۆڕشەی ژنجیان ئازادی پێتان وایە ئاراستەیەک نییە کە ژن دەباتەوە ناو مێژوو ئاراستەیەکی دژی ئەو جیهانە پیاو سالارە نییە ئەوەتان پێ تروسکەیەک لە ڕووناکی نییە شتێکی گەورەیە بۆ نانا لە تروسکایی تێپەڕی ئاسانە و ژنانە کە دێنە مەیدانێ خوێنی خۆی بەخشیە
یعنی بۆی گرنگ نییە کەی دەکوژرێت وەکو ئەو ژنانەیە ڕۆژاوە وتیان ئەوان بە تەمای حۆرین ئەگەر ئێمە بیان کوژین بەس حۆریەکان ئەوان ڕاو دەکەن ئێستا یعنی ڕاوە دوی ئەو کەسە دێنێ بە تەمای باشتە بەڵام ئەمە ژنەکان لای ئەوان کافرە چونکە ئەگەر بکوژێ بەدەستی ژنێکە چێتە جەهەنەم ئەوە چێشەیە کە ئەو بچێتە جەهەنەم کەواتە شەڕەکە گەرمترە ئەویش دەزانێت دەچێت ئەو کابرای بە تەمای حۆریە بەس خۆ بە تەمانی نێرێک نی ئەم ژنە ئەوەی کە تونجی بەدەستە و ژنە قەت بیر لەوە ناکاتەوە بچێتە ئاسمان کوڕی جوان فریشتا خوا دوای ئەو شەهید نییە چکەن لە دین دەرچووە ئەو ژنێکە کوژێ نابێ بکوژێ کەواتە حرامە کەواتە ئەو ژنە بە حرام ئەو کوڕە ئەو پیاوە کوژێ چکە ئەو بۆ خوا دەزەنجێ پرسیارەکە لێرەیە ئەو بە تەمایوێ بۆ خوا دەزەنجێ مەی بڕاوەندی قسەشی زۆر سەیرەیە کە مسلمانێکی مەشهورە ئەڵێن لەوەتەی ئاسمان هەیە بە تابور بە ئەسپ و عەرەب بە چەشنێک خوا هەمیشە یارمەتی ئەو کەسانیان زاڵمن بەسەر بێ ئیمانەکان کافرەکان بەڵام لەوەتەی بەشەریەت هەیە لە برسان ملیۆنەها کەس مرد ملیارەها کەس مرد ملیارەها لە جەنگەکان مرد بەڵام خوا نەبوو بەبێ بڵێن ناوبژێ بکە وەزەمبیلێک ئازۆقە نەهاتۆتە خوارە ئەمە چێواڵێ ئێبن ڕاوەند کابرا برن لەوەی گوێی لەو قسەیە گەن مەزە بزە دەبێ دەگەڕێ بزانێ ئەم ڕستەیە ناژگەڕێ هەر ئەوەندەت پێ دەڵێ ئەوە شایستەی کوشتنە هەر ئەوەنداڵێ یعنی فتوا دەرەکە لە ماڵی خۆیان فتوا دەرەکە لەبەرەوەی ژن نایەتەوە ناومێژ وازوو ئەو تەکنۆر ئەو شتەی هەیە ئەم سەردەمەکی زۆر کراوەیە زۆر دەبوایە ئینسان ئەو هەموو زانکۆیانە ئەوە زانکۆیانە زانکۆیەک نادۆزیتەوە لە شەرق عەقڵ دروستکە مەگەر کابرا خۆی مەراقدار بێ وەکو من چۆن مەراقدار بووم ئەدەب و زبانی ئینگلیزی ببێ بە ڕێبازی من لە ژیانم بۆ تێگەیشتن لە دنیا دواتر زانکۆکانی ژوون بە بیزنس هەر پارە دروست دەکەن بۆ بازرگانەکانتان بە تایبەتی ئێستا دوو تەبەقەیە تەبەقەشی هەژاران لە خەرەجاوە دەبێ لە چێ بێ لەو شوێنە کەلاوانەژی بەڵامەوانەی خوا پێداون لە چێوە حزب لە پشتێتی ئەکی مەکتەبەکەش دادەنێ هەر حزب لە پشتێتی بەڵام لێرەدا تۆ دوو مەملەکەتت هەیە نەوەیەک پێیا بێ فەرەنسی و ئینگلیزی و ئیتالیش ئەزانێ بەڵام مەوانێتکار کوردێکی سەقەتی دەزان کوردەکەشیان وا فێر ناکرێت کە بە کەڵکی قسەکردن بێ ینی تا ڕادەشی زۆر قوتابخانەکانی ئێمە زۆر شێوەوە دەرکرام لە ئەنجومەنی وەزارەتی پەروەردە بە ئەمری سەرۆکی وەزیران لەبەرەوەی گوتم ئەوە وەزارەتی ئەنفالە نەک وەزارەتی پەروەردە بە هیچ شێوەیەک ئێمە مناڵان پەروەردە ناکەین بۆ دنیایەکی تازە بە دوای شتێکی کەت بیرهێنامە ئوستاز ئینسان کە لە ناو سروشتا بوو وەک جاندارەکان حاڵی زۆر باش هیچ ژنێک سستەمی لێ نەکراوە لەو بەش ڕەنگە کابرایەک ماسوولکەی هەبێ شەقەکی ئاوێش بێ بەڵام سەد ژن پەلاماری داوە یعنی کۆمۆنەی یەکەم ئەوەیەکە ئێوە پێڵەن قۆناغی پێشمێژوو بێگومان پێشمێژوو سایسا زۆر ئارام بوو زۆر یعنی بۆی بلێ لە بڕایش دەڵێ ئینسان تاکە حیوانێکان ئۆرگازم نەبوو ئۆرگازم ینی گەردون گەرایی وستا ئەنی تێکەڵبوون بە هەموو زووت کاکشەزاد من خاڵێکی هەڵبەشن لە بینی ڕوانگەی ئێوە و ئەوەی دنیا چیرۆکەکان و کەسایەتیەکانی ئێوە ڕوانینی ئێریک فرۆما پیا کرد ئێریک فرۆم ئەو سیحری مەزهەب و نیشتمان پەرستیەی کەوا وامان لێ دەکا بۆ مردن بمدین ئاوا تەوزیعەتەکە دەڵێ کە ئینسان گۆش دەبێتەوە وەختێ دنیاکەت دنیایەکی مرد دۆستە وەختێ دنیاکەت خاڵی دەبێتەوە لە ژیان گۆش دەبیتەوە هەست بە بوون ناکەی کە هەست بە بوون ناکەی ئەتەوێت لە ڕێگەی کەسێکی ترەوە بوون بدەی بەخۆت بۆ نمونە دەڵێ ئەوەی منم کە بۆ سەرۆک دەمرێت ئەوە منم کە لە پێناوی بەهەشت و دین و خوا و ئەوە ئەبن بە قوربانی لە ڕێگەی بە قوربانی بوون تۆ لە ڕێگەی بە قوربانی سەرۆک بوونەوە بوون دەدەی بە خۆڕێک تەماشاکە ئەمە زۆر گرنگە بۆ من زۆر مەراقمە ئەوە بڵێن
داعش کە دێتە ئەو ناوچەیە ئەوە باز لەوە گەڕێک کە چی بەسەر دێ، بەڵام ئەمە زۆر بۆ من گرنگە کە دەکەونە ئەتکرد ژن بە ناوی نیکاحی جیهاد. بەڵێ جیهادی نکاح. ئێستاز ئەمە لە شەڕی یەکەمەوە دووەم ناسێم بەردەوام لە فتوحات و غەزەوات خەڵک ڕێیب کراوە. ئەمن نازانم ئەوانەی عەربی ئەزان ئایا کتێبی ئەم تاریخی ئەو مؤرخانی ئیسلام کە زۆر ناسراوە ئایا دەیخوێننەوە وە کە دەبینی خەڵک داگیر کراوە وڵاتەکەی فکو کچەکەی عومەری کوڕی خەتام ئەو کچەی فەیروس کە وایە ئەچی کردەوە بردوێتی 10 ساڵ ئەم تێدە کۆشی خەنجەرێکی ژاراوی دروستکە مەو چیرۆکە کەس ئێستاش نایزانێت کەس نایە بیزانێت ئەو پێی دەبێت کۆدی خامۆشی. بەلای منەوە ئەوەی کە تۆ فەرمووت بۆچی چۆن لەبەرەوەی داعش کە ئەو کارە دەکا ڕێک خوایە بەخۆی، بەڵام لەژێر سێبەری ئەو ناڵێ من خوام بەس مادام یەکێک سەرە بڕی بۆ سوکە وتراوە لای ئێمە لە قال و بەلاوە ئەوە خوایە دەتباتەوە، ئەوە خوا مە خالقی تۆیە و ئەوە خوا نەخۆش دەخا و هەرچیشی بەسرت بێ خراپیا باش خوا بۆ خۆی بەرپرسە حکمەتەکە لای خوایە. ێکەواتات ئەوی داعش کە دێ سەری پێشمەرگەیەک دەبڕێت یا هەر کەسێک خەڵکی شوان و گاوانی کوشتووە. دوایی تۆ کچێکی 9 ساڵی 9 ساڵ کچێکی 9 ساڵی 9 جار شەوێک تەلاق درا و مارە کراوەندا. یعنی پرسیارەکەوەی غەرب ژنانی لە غەرب دەڵێن ئەوانە زۆر چێویە ڕەنگەز هێزی سێکسوالی بی چییە ئەوانەی ڕاکێشاوە. یعنی بۆچی ژنان لە غەرب یعنی چەندین کوڕی گەنج دێن لە غەرب لە زانکۆیی بووە. پرسیارەکە ئەو سەحرە چییە؟ ئەو سەحرە کەوتنە بە دوای گەڕان بە دوای بۆشاییەک کە هەتا و لە ڕێی خودایەک لە ڕێی ڕەمزێک لە ڕێی دروشمێک لە ڕێی ئاڵایەک بیکەی بە شتێکی زۆر گەورە. بۆیە بەڕای من هەموو کەسێک ئەگەر پڵکی گەورە و ئینسان نەبێ ئەگەر خۆی بەو شێوە بناسێ کە هەموو شتێکی حەڵال کردو بۆ تۆی پیاو کەواتە ژنان دەبێت لەوێدا چی سەسەن چیرۆکی حێوەری زۆر سەرسامە بێت ژنەکان هیچیان پێناوە یعنی ژنەکە هیچ پێنەوتەوە ويطوفون عليهم ولدان مخلدون ناڵی لووسکە و مولێ نەهاتوو خزمەتتان نەکەرێ ئیماندارە ئێ باشە من چیم داوە لە منداڵی لووسکە یعنی یەک کەسم نەدیوە بە وردی بچێتە ناوەوە ما ئەدایە هەموو ساڵە کە ئەڵێ کاکە و آخر دەیە قسە بکە لەگەڵ ئەو کەسانەی شەڕی پێدەبرن ئەڵێ ئەم تا ئەزانن مانای چیە کە شیعە کاتەوە هەزاران ژنەی بۆ ويطوفون عليهم ولدان مخلدون مخلد دنیا نەمریشە و ئەوە معنایەوەی ئەو کەسە سایکۆلۆژیە نەبێ بچێتە خەستەخانە هەرچی خەستەخانەی ئەوروپا ئەمریکا هەیە و کوردستان هەیە حەقە بگەڕێ خۆی بچی خۆچی وڵێ دەردەدارم دەردەکە خۆت نەخۆشینەکە خۆت بی نەک دنیایەک وەستاز من وام لێاتوە 1000 گول لەم پێکەوی ناڵێم ئۆخێ و ناشڵێم دەستخۆش و ناشڵێم ئاخ 1000 گول لەت پێ بکەوی لە وڵاتە جوانترە لەم ژیانەی کەژن من لە فیلم نازانین چی وت پتم مەرگ تۆ لە شوێی ژیان کوشت ژیان کوشتمی لە مناڵیەوە لە 3 ساڵیەوە کە یەکەم شەق ئەبینم حەسەن پۆلیسی باوکم لە دایکم ێدا دوای تفلە منەکە کە من ناسمە شەڕ بەڵام شتێکی تیشەڵان کەڵان ئەگەڕێمەوە بۆ کوردستان لەوێ پێم وابێ لەو توێژەی کە لەگەل قادر دەیکەن لە فنلان بەڵێ دەڵێن دەگەڕێمەوە بۆ کوردستان خۆ هەردووکی من ئەو غوربەتەم لەگەل هاتووە لەوێژە هەر ئەو غوربەتە لەناومایە لەوێ ئاشنام بەس ئاگری بە سووتانەکەی ئاشنام لێ ئێرە زەهەنەمە بۆمە بە زەوێش زەهەنەمە بەس ئاگرەکەی دەمێکە سووتاندۆمی ڕاهات ئاجینا کە منات بۆ دەیان گەنج سەدان لە ژیان و ئێمە ڕۆین تۆ وتم ئازمونە بڕۆ بەس لە بەحریزە نەخنچ لێرە نەتەوەیەکان ڕاوت دەنێن لە نیشتمان بەڵام کە دەچیتە ئەوێ دەکەویتە پەراوێزی ژیانیش لەوێ چۆن تۆ لە سفرەوە دەبێت لە خاڵی سفرەوە دەست پێکەی لە دنیایە کە سەرمایە هەموو شتێک و تۆی دەست بەتاڵی ڕۆژەڵاتی کە بێ بچی لە شوێن تەمیزکردنەوە دەستکەی بە ژیان
کە دەکەویتە پەراوێزی ژیانی ئەوێش دووبارە هەستەکەی لە نیشتمان زیاتر بووی دووبارە ئەو گەڕێنێتەوە بۆ نیشتمان ئەو نیشتمانی لێ ڕاکتەوە قسەی دەپەڕێنراوی دەرناسەکەیە دەڵێ ئینسانی حەقیقی وەک ئەو مەلە وایە زۆر دەڕوا زۆر دەفڕێ گەرمیان و کوێستانەکە بەڵام دوجار دەگەڕێتەوە ئەو هێلانە کە زۆر جار هەتا دەچێتەوە دڕکاوی بووە بەڵام ئەوە هەزاران هێلانە دەبینێ بەدەم ڕێوە بەڵام لە هیچیاندا ناوەزێ گەرچی گوچنە بەڕای من ئەوە قسەی تۆ ڕاستە من نۆستالژیام هەیە نۆستالژیام هەیە لەگە زەبڵ و لەگەڵ هەرچی ناشرین لە دنیا هەیە بەڵام ئێستا من زۆر جار خۆم بە ئەوەندەم فیلەند خۆشویست کە داڵدەیدەم من فتوان مەبوونی مەناکرێکارەوە توانم بەڵگەم هەیە یعنی من نەچۆم بەس بە 3 مانگ منیان ڕافران گەیشتمەوێ شتێک بە نسبەتی خێزان گۆڕا پێشەوەی شۆڕشی ژینەش ڕوو بدە ینی خەباتی ژنان بەرەنگاری ژنان بەرامبەر بەو سیستمە ئاینیە پیا و سالارە کە ژنتیایە هەربوونی نییە هەبوونی ژن عیبەیە ئەسەن ژن دەبێت نەبێت پێش بزوتنەوەکە لەوە دەبینی کە بە ملیۆنها بە هەزاران کەیسی تەلاق داوای تەلاق ینی محکەمەکانی ئێران بەدەست قورسایی کەیسی داواکردنی تەلاقی ژن ینی ژن لەو جۆرە لە خێزان ڕاکە ڕای دەکرد باشادەکەم لە جنوب لە عێراق و لە کوردستان هەمویان مەزهەب زەدەن نوێژەکەن ڕۆژۆگرن بڕیان بە هەموو شتێک وەک خۆت بەڵام داوای تەلاقە هەندە شوێنەیە لە 25 هەفتانە خەڵک یا مانگانە تەلاق ئەدرێت لە باشووری عێراق بۆ خۆی بزوتنەوەیەکی بێدەم بەساز مەسەلە نمونەشی زۆر جەهەنەمی توێ بڵێم لە دوایەوە سەدام دەڕۆخێ هەرچێ ناوی عەلیە عومەریەکانە کوشن هەرچی عومەریەکانە ئەوانە کوشن بە هەزاران کەس تەلاق درا لە ماوەکی کەم کاکشەزادی شتی تیشە خێزان بۆ خۆشی بۆ پیاویش جۆرە جەهەنەمێکە ینی ئەو گوشارەی کە دێنیتی بۆ ژن ئەو سیستما ئەو ژیانە دێنێتی ژن نەبێت ژنیش دەکا بە بوونەوەرێکی زۆر تووڕە و ئاسی کە لە خێزانە ڕەنگە لە خەونی جاڵجاڵۆکە زۆرەوە بێ کە پیاوەکە بەردەوام خەوە بینێ کە خێزانەکەی وەکو جاڵجاڵۆکە دەیخوات ژنەکەی تووڕێ لە تۆ بۆ ئەو نەفۆبیاکەی بۆ ئەوەندە خەون دەبینی ینی ئەوەیە کە پیاویش مرتاح نییە لەو بەڕای من مادام ژن لە مێژوو دەرکراوە بەڕەهایی پیاو بۆ ئەبەت لەسەر ئەو عەقڵە بێ مەزهەب زەدە بێ فەیلسوف بێ هەژار بێ دەوڵەمەند بێ ناتوانێت چاوەڕێ خێر بکەیت هیچ عەقڵێکی نییە لە شەرق الأوسەد لە ڕەشهەڵاتی ناوەڕاست کە ژن بێنێتەوە ناومێش و لە غەربیش یەک دنیا کێشەی گەورە هەیە لە بینی ژن و پیاو ئەوە قسەکەی دێشۆڕانسە مانووسێکی نیزە ئەڵێ بەداخەوە کێشەی ژن و پیاو شەڕێکی ژێربەژێری و ئەبەدیە یەکێکیان نەوێ سەرکەوێ بەڵام بەداخەوە لە هەموو کاتێ هەردووچیان ئەیدۆڕێنە دوو کەس پێکەوەن پێڵەن تەلاقی عاتفی پیاوەکە بە شوێنی کەسی ترەوە یا ژنەکەش گیرۆدێ ینی بۆ پیاوەکە عیب نییە لەگەڵ 3-4 ژنی تر بێت فەخری پێوە دەکا ڕسمی ئەو ژنانەی لەگەڵ یەن پیشانی خەڵکی تری دەدا لە قاوەخانەوانە بەڵام بۆ ژنەکەی ئەوە تاوانێکی گەورەیە گە ژنەکە و لەگەڵ شتەکەت بیرێنمەوە زۆر سەیرە لەوەتەی ڕاپەڕین هەیە ژنە کوژرێ ڕۆژانە هەفتانە مانگانە ساڵانە مەزارەکانیان لە سلێمانی چی بێ ناوی مەزاری ئارام نەنە لە سلێمانی پێشکەوتوو سلێمانی شارێک کراون ئێوە ساز مەزارێکی گەورە و گران هەیە بە ناوی مەزاری ئارام و لەبەرەوە ئەگەر قاچی ڕۆت بیا دڵداری کردێ دەچێتە جەهەنەم بە نیگای ئەو برادەرەی کە بە تەمای حۆریە لە شوێنێکیش باسی پەیوەندی خۆشەویستیەکەن بەوەی کە خۆشەویستی چەنە بوون ئەدا بە ئینسان وە لە دۆڕانی خۆشەویستیایە کە زۆرترین هەست بە نەبوون دەکەی لەوە کە ئەسان هەست بە نەبوون دەکەی من بەقەت قەڵایەک بەقەت ڕەهەڕەمێک لە هەڕەمەکان گرێ و دەرد و گواڵم هەیە لە ناو تا ئێستا ئەوەیە لە منداڵیەوە لە ماڵی خۆمانەوە تا ئەو ماڵە تازەیە کە ئەمری ڕەنگە 45 لە هەشتاویەکەوە دادەمەزرێ و ماڵڕە بەڕای من بەقەت ئەو ڕۆژانە من کێشەم هەیە لەگە خۆم دادگاییم هەیە لەگەڵ خۆم
و پرسیاری ئەخلاقی مێ لەسەر خۆم و زۆر زاریش لە ئەدەبیاتی من هەمووی ڕەنجی داوت چکە زۆر زار خۆشترە من لە هەمووش لە کتێبەکان منی خۆمی تیام چکە نووسەریان جۆی لە شتێک بووە یا دیوێتی یا چەشتوێتی تۆ ناتوانانی بەبێ ئەمە قسەی هەمان گوایە ئارست هەمان گوای بۆچی ئەدیبەکان وستا سانسۆرەکرین چکە ئەدەب سەحرێکی هەیە پرسیانی گومانت من لە دوای سۆفی بوون ئەوە لەم کتێبی حرام خوێندەوە کە بۆم دەرکەوت ئەم دنیای منیتیام بەو شێوەیە ڕاست نییە لەسەر ڕسەیەکی تیش پرسیارێکتان لێ بکەم من زۆر معجب بووم بە کەسایەتی مەمۆ ئەو قەسابێکی دڵناسک کە قەسابە و ئاسم پێم وایە ئەو کەسایەتیش هەر لەویا دروست دەبێت کە هەمومان قەساب وەکو تیپێکی ئەنی ڕەنگە لە زۆرێک لە چیرۆکەکان دەکەن وەکو تیپێکی بێڕەحم لە ڕق بینراوم بەڵامەوەی ئەو کەسایەتیە لەویا کە بە کەسایەتیە بینی قەسابێکە بینی کە واقعان عاشقە بڕوای پێەکەین و لە حینی خواردنەوەی لەگەڵ دووسێ کەسی گەنجە چیرۆکی عشقیان دەگەڕێتەوە چیرۆکەکە ژنێکی منگن و تەنانەت سێ چوار دیانی عاشقی ئەو ژنە دەبێت کە تر نایە بۆ قەسابەکەی دەڕوا سێ چوار دیانی دەکێشن بە درۆ دەڵێ دیان مێشێ ئەوەی کە بۆم گرنگ لەو چیرۆکە ڕەشبینی نابین لەو چیرۆکە کۆتایی ناخۆش نابینی هەم ئەو ژنەی کە عاشقی بووە هەم ژنەکەی خۆی زۆر هاوکاریەتیانی دنیایکی جیاوازە بەڵێ لەبەرەوەی کارکتەرە شتایە ژنەوە ئیساییە دانسازەکە خەڵکی مووسڵە و مەسیحیە و ژنەکەی خۆشی ئەو حەزنەکەی کرمانجا بدی ژنەکە ئیمانی بەوەیە ئەوە قەدەری ئەو قەسابەکە قەدەری ئەو ژنەیە ئەمە ئارامیە کات بیرت نەچێەوە زۆمیەوە قەدیمەن بۆچی ژن تەلاق نەبوو چکە دەی خوا چارنجی موسی ئەمە ڕاست نییە خوا هیچ کاری بە تۆ نییە لێرە زەماوەندت پێ بکە تۆ بەشەرێکی دەبێ خۆت ئەو کارە بکەیت بەڵام ئەوەی زۆر بۆ من گرنگ بوو ژنەکە لە ئارامی خۆی هیچ شەشەی لەگەڵ پیاوە و کە دەگری بۆ ئەو ژنەوە ناچێتە لای ژنەکەی خۆی و شیوە نێگەکاو و ئەکەوێتە دوایەوە سەیرە مێردەکەی کە پیاوە چووکە ئیساییە زۆر بە داوەتیەکا بۆ زەماوەندەکەی خۆ ئەڵێ وەرە تۆ زۆرم پێ خۆشە عاشقی ژنەکەم بوو ئەو ژنە شایستەیە کە تۆ عاشقی بوو ئەمە لێرە هەزار چەقۆی بەرەکەوێت ئێوەساسە دوو ئیسایی ژنە و پیاوێک ژنێکی کرمانجی خواناز لەگە پیاوێکی شێتۆکەی خەساب و هەم ڕۆژە خوێن دەبینێ عجیب و غەریبە قبولتانە کە لەگەل هەموو چیرۆک و ڕۆمانەکانیتت ئەو جیاوازەیە کە دنیایەکی نەرمترە زۆر بە ئارامی کۆتایی بە ئارامیش دەست بە ئارامیش دەست پێ کە وایە ڕاستە یعنی ئەو وازی لە خواردنەوەی مەشروب پێنا لەبەرێ خوان من کردووە یعنی حرامە ئەو شەوە کە ئەو عاشقانە و کوڕەکەی عاشقیشی کتێکە هۆن هۆنەگری و چیرۆکی دڵداریەکەی خۆی جێڕێتەوە کە هەستم کرد کەسایەتێکی نزیکیشە لە مامبایزی پێدەشتی کارمامزە کوژڕەکان ڕێکەوەی وایە من ئەو جۆرە قەسابانم بینیوە یان یا پیتەر یا بەزا بەستا زۆر ئەوانەی پیشەگەرن زۆر جیاواز ئەوەی پیشێکی خۆشیەوێ زۆر جیاواز ئەوەی زۆر بۆ من گرنگ بوو ئەوە بوو کە لە چیرۆکەکە ئەگەر بیرم کەوێتەوە هەمویان بەیەکەوە لە ژنێکی منگن بەڵ دوایە ئەممەی خۆرەکە ژنەکە هیچ ناڵێ کابرا تۆ بۆ وعدەکەت بۆ خوا لەگە خوا ئەوانەی دانیشتون کوڕژگەن یەکیان شمشاڵژەنەوە یەکیان هیچ کەس لەوێ دادگایی کەس ناکە ئەوەڵێ بە ئەم شەو ئەگەر باشتیش نەبێت ئەم شەوەکو خەیام وەکو خەیامیە لەوێ قەسابەکە زۆر ڕوحەکی خەیامی زۆر بەڕای من بەرەمێکی جیاوازە و یەک شتی تر کە مەبەستی هەموو ژیانتان و هەموو نووسینتان لەوە لە شوێنێکا دەڵێن من دەنووسم بۆەوەی دمامەکەکان لەسەر مرۆڤ لا ببە بەزەوت من بۆیە دەنووسم لەبەرەوەی
خۆ بناسم دنیا بناس یعنی هەستەکەم بەرزترین پەیامەوەیە کە بێ دمامک بژی واقعی بژی ژیان لەوەیە کە ڕازگۆی لەگەڵ خۆت زۆر بێگومان من دەتوانم بڵێم باوکەکی باش نەبووم برایەکی باش نەبووم کوڕێکی باش نەبووم بەڵام ئەوان هەمویان هیچیان بەمنیان نەگوت تۆ باشنی من گرفتەکەمەوە من 30 ساڵ لە دەرەوە لەگە خەڵک تێکەڵ بووم چکە کوڕەکان و کچەکان و ئەوانە زۆر ژیانێکی ئازیلیانە ئێستاش ئەگە دەچمە ئەوروپا نا ئەگەر کۆڕێ بکەم دەبێ بە دزیەوە بیکەم و ئەجینا هەر ماڵێک دەڵێ دەبێتەوە ئەتۆرێ ئەڵێ نابێ دوای من دەکەم یەک ماڵی گەورە دەدۆزینەوە لە شوێنێکی بەیەکەوە ئەبین ئەو ڕۆژ و شەوە پێتر من دەڵێم ماڵاوە ئەوانیش دەڵێن ماڵاوە زۆرێک بەڵام جەهەنەم باسەکەن دەس ئاستی خێزان باسی جەهەنەمەکەن دەس ئاستی خوێندن بەڵێ بەڵێ بۆ تەلاق زۆرە ئوستاز لەوێ چکە ژنەکە کە دەچێت وشیارە بێتەوە پیاوەکە کەڵگا ئاسایی لێ خوڕی و جاری وا زۆر خوێنەوە ژنان لە ئوروپاش هەیە بۆساز ناتوانێ ئەوانە بڵێ خەراپن یا باش لەبەرەوەی ژینگەکە دروستی کردو من بڕام بە لە پەروەردە بڕامەوە یان جیناتە یان ژینگەیە تەوا دروستەکە کەسێک نییە نایی باش بێ یا خەراپ فەرقی ئەوروپا وێرەزانی چییە کە سەدام تۆڵەی لێ ئەەکەنەوە لەوەی کوشتنی سەدر هەڵی ئەواسن بەس لە هیتلەر خۆی دەکوژێ و یەکێک لەوانەی کە دەیناسم ئێریک فرۆم ئەوانە دێن ئیش لەسەر ئەو کەسانە ئەکەن کە دیکتاتۆر بوونە یەک لەوانە هیتلەرە ئەناتۆمی دەکەن و بۆ مێژووی مرۆڤایەتی دەزانن کە دیکتاتۆر لە کوێوە پێیابێ لە منداڵیەوە ئەوانیشی لە دیکتاتۆرە خۆیان معنی کردەوە ئوستاز هەموو مناڵێک لەسەر ئەرس کە لە دایگەبێ لە 3 بۆ 5 یا لە 3 بۆ 7 یا لە 7 بۆ 8 یا لە 8 بۆ 7 دیکتاتۆرە ئەگەر تۆ وەک پەروەردەکار هیچ لەسەر ئەو مناڵە نەکەیت لە باخچەی ساوایەنەوە بڕوا بکە وەحشەشی لێ دەرەچێ نەبێت ئەگەڵ فەزایە بژی کە هیتلەری دروست کرد بەڵام هیتلەر دروست بووە فرانکۆ لە ئیسپانیا ئیسلامی لە شاوچیسکۆ لە ڕۆمانیا ستالین لە موسولینی ئەو کابرای ئیسپانیا فرانکۆ موسولینی ژمێرە بەشەر بەبێ بەشەر وڵات نییە دنیا نییە خێڵێکیش بگرە سەردارێکی گەورە هەیە دارەکەی پێ یان عەسایەکی پێیە یا خەنجەرێک لە کەمەرێت بۆیە دیسانەوە دەڵێ مەلاخی قسەم ئەگەر ئینسانێکی چێوی بووینە لە ناو سروشت قەت ئەو جەهەنەمەمان نەئەدی کە ئێستا تێدای ئەوەمان نەئەدی ئێستاس بۆیە ئەوەی ناوی شارستانیەتە درۆیەکی گەورەیە ئەوەی ناوی بەهای ئینسانە و مافی مرۆڤ و قسانێ هیچی هەموو درۆیەکی گەورە هیچی بەسەری چەوەنێ هەر بژیت زۆر سپاس من لێرەدا و لە کۆتایی ئەم دوا دیدارەماندا دیداری سێهەم بۆ ئەم زنجیرە دیدارە ئەم سپاسی کاک شێرزادی عەزیز و خۆشەویست دەکەم هەم سپاسی دەستگای جەمال عیرفان کە ئێمە توانیمانە و مەجاالەمان هەبێ لێرە ئەم وتوێژە ڕێکۆرد بکەین دووبارە سپاسمان دووبارە سپاس